ئەم کاردارە سووریە کە هەوادارێکی سەرسەختی مۆسیقایە بەردەوامە لە دۆزینەوەی ئامێری مۆسیقای وڵاتانی تر و گونجاندنیان لەگەڵ مۆسیقای خۆرهەڵاتی لە ئاهەنگێکی تیمێکی یۆنانی ئەم ئالەتەی دیوە. هلا مثل آلة ديجيريدو هي آلة طلعت مع فقرة معياني. ئامێری دیجیریدۆ سەرەتا دەنگەکەیم لا خۆش نەبوو، هەر نەشم دەزانی ناوی چییە. دواتر لێم کۆڵیەوە بینیم لە ئەوروپا زۆرە و نرخەکەی خەیاڵی بوو، بۆ بارودۆخی ئێمە گونجاو نەبوو، بڕیارمدا خۆم دروستی بکەم. کارکردنی بەردەوام بۆ ماوەی 3 مانگ لەگەڵ ڕۆحی دارێکدا تاوەکو بەنەمری بەردەوام دەنجی دیوەکان پڕکان لە ئاواز. كونه عم حاول ادمج الثقافات بالثقافة السورية خلينا نقول. دەمەوێت ڕۆشنبیری مۆسیقی جیاواز تێکەڵاوی مۆسیقای خۆرهەڵاتی بکەم و دوو ئامێریکی ئەفریقاییە و لە خواروی نایجیریاوە سەرچاوەی گرتووە و تەمەنی 4000 ساڵە. ئامێرەکەی دروست کرد و لە ژەنینەکەشی ڕازیە دەگونجێ لەو تیمە مۆسیقای کاری لێەکە ئۆدۆش بە تامێکی سووریایی بژەنێت. نزیکەی 3 مانگ کارم لەسەر کرد، هەر جارە و تاقیم دەکردەوە و دەستکاریم دەکرد تاوەکو هەموو بەشەکانی گونجاو بێت بۆ ژەنینی لەگەڵ تیپەکەم. ئەم کاردارە هیوایەتی مۆسیقایە و دیواری ماڵەکەشی بۆ خۆی ئەدوێ. ئامێرەنیۆکەی میوانێکی تازەی تیپە مۆسیقاکەیانە لە سووریای کۆن و ئاوازە دیمەشقیەکان. لە شێوەیەکی خۆرهەڵاتیانە عەزفی پێیەکات لەگەڵ ئامێرە میوزیکەکانی تریش گونجاوە. مۆسیقا خۆرهەڵاتیە دیمەشقیەکان وە خۆیان ماون، هەرچەندە ئامێرێکی 4000 ساڵی ئەفریقاییش لە ریزی ئامێرە خۆرهەڵاتیەکان ئاوێزانە یەخا بەرزنجی دەنجی ئەمریکا.